بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵین لە بەشی هەژدەیەمی بەرنامەی سۆراغی مێژوو بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە. بەشی هەژدەیەمی بەرنامەکەمان لە مەنتیقەی پشت دەربتوێنین، ئەو کاتانەی کە ڕێخستنەکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان ئەندازەیەک جیاوازە هەر ناوچەیەکی تر لە توێژی گەنجان و زانایانی ئاینی و ئەو خەڵکانی کە توانیویانە ڕووداوەکان دروستکەن بەشداریان کردووە لە دروستبوونی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستاندا. لەم بەشەدا هەوڵ دەدەین جیاوازە بەشەکانی ترکە زیاتر لە سەرەتاوە ئەوانەی کە پێشمەرگە بوون بەشداریان یاخود سەرکردەکان بەشداریان کردووە لەو قۆناغەدا هەندێک لە کەسایەتیەکان یاخود گەنجەکان ڕاستەوخۆ لەناو ڕێخستەکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستانە نەبوون، بەڵام شێوازی ئیش و کارەکانیان وە گواستنەوەی ڕووداوەکان و هەروەها جم و جوڵ و چالاکیەکانیان بۆ ئەو بزوتنەوەیە بووە، چونکە بەشێکی بەرپرسانی ئەو بزوتنەوەیەوە هەڵسوو ڕاوەسەرەکیەکانی بزوتنەوەکە توانیویانە کاریگەری لەسەر توێژی گەنجان و لەسەر ئاستەکانی تری کۆمەلگا بەجێبێڵن. ئەو دوو گەنجەش کە لەو قۆناغەدا سەرەتای ئیشوکاری سیاسی ئیسلامیان بۆ بریتین لە هەریەک لە بەڕێزان کاک تەها حاجی زاهیر هەڵسوڕاوی سیاسی ئیسلامی لەو قۆناغەدا کە بزوتنەوەی پەیوەندی کار و چالاکیە بووە و هەروەها کاک عەبدولکەریم قادر کە سەرەتاوەکو خوێندکارێک دەوری بینیوە لە ناو بەشە ناوخۆی و پەیمانگاکاندا و هەروەها دواتر کاری سیاسی کردووە تاوەکو ساتە وەختی ڕاگەیاندنی بزوتنەوەی ئیسلامی لە ساڵی 1970 بەخێربێن بۆ سۆدەوی بەرنامەی سۆراغی مێژوو. سپاس بۆ ئێوەش. کاک عەبدولکەریم، وەک ئەوەی ئەزاندێ ئێوە لە سەرەتای هەشتاکانە خوێنکار بوون، ئەو کاتانەی کە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان لە شاری سلێمانی بوونی هەبووە، دیارە شێوازی ئیشکردنی بزوتنەوەی پەیوەندی کە ئەوەی ڕووداوەکانیان دروستکەوە بۆ ئێمەی دەگەڕنەوە بەشداریان کردو لە بەرنامەکانە زۆربەی کەسەکان ئاگایان لە یەکتری نەبووە، تەنها ئەو پەیوەندیەوە بە یەک کەسەوە هەبووە بە حکمی ئەوەی ئەو کاتە حیزبی بەعەس گرتن هەبووە، ئەشکەنجەدان هەبووە، مەترسی هەبووە کە زۆربەی کەسی نەناسیوە. ئێوە ژەناو بەشە ناوخۆیەکانە کە لە شاری سلێمانی بوون ڕێکخراوتانەوە ئیشتان کردو و لە کاری ڕێکخراوی سیاسی ئیسلامیتان کردووە، ئەو سەرەتایە چۆنت هێنا لە ناو شاری سلێمانی؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان لە ساڵی 1970 دوای نسکۆیەکەی ساڵی 74 شۆڕشی کوردی حیزبی بەعس زۆر بێشەرمانە بەڕەڵابووە ناو کوردستان و دەستی کراوە بوو بۆ زوڵم و ستەم لەو میلەتە بێکەسە لەو ئان و ساتەدا. ئەو زابیری مارکسیەت لە ترۆپچی گەشەکردندا بوو، بەڵام هەر کەسێک تۆزێک ساغایی لە دڵ و مێشتیدا هەبایە قەناعەتی نەدەکرد بەو ئیعلامی و سیاسی و بەناو ڕۆشنبیریەی ئەوان بڵاویان دەکردەوە لە ناو گەنجەکاندا. ئەوە بوو ساڵی 1970 کۆمەڵە پرسیارێکمان بۆ دروست بوو لەگەڵ چەند برادێکی نزیک، برادێکی زۆر خۆشەویستم کاک عومەری حەمەتاڵ، کوتی کاک براینە ئەو پرسیارانەی ئێوە مامۆستایەکی گەنج هەیە لە مزگەوتی سەید قادر دەتوان بچنە لاوی تەواوی وەڵامتان لەو دەست دەکەوێت. ئەوە بوو لەگەڵ ئەو کۆمەڵە برادەرێک چوینە لای مامۆستا عەلی باپیر کە ئەو دەمی گەنجێک بوو، ینی گەنجەکە مامۆستا عەلی باپیر بوو. بەڵێ دائیمەن لە مزگەوتی بۆ ئەو ڕۆژانەی کە ئیش و کار وشتی هەبا ئیش و کاری دەکرد، کرێکاری ڕۆژانە دەنا زیاتر سەرقاڵی خوێندنەوە و لەبەرکردنی قورئان و تەفسیر و کتێبە بەتایبەت کتێبی ئیسلامی بوو. ئەوە بوو لەگەڵ ئەو کۆمەڵە برادەرێ چوین سەرجەم پرسیارەکانمان ئاراستە کرد و ئەویش بە سینجێکی فراوانەوە و بە شێوەیەکی زۆر ژیرانە. پرسیارەکان چی بوون؟ ئەوە گرنگە. پرسیارەکانی ئەوە ڕۆژێ ئەوە بوو کە مەسەلەی وجودی خوا ئیسلام چییە؟ چونکە ڕێخستنی ئەوانە کە ئەو مارکسی و بێدینانە کاتێک باسی لە کۆبوونەوەکاندا باسی خەبات و کوردایەتیان دەکرد، زیاتر دژایەتیان دەردەبڕی بۆ ئیسلام. لەوە زەنگێک
لە مێشتیمە لێیدا یعنی ئێوەش گومانتان هەبوو ئەندازەیەک. بۆ عنی ئەوە ئەمە باسی س دەکەین و باسی زوڵم و ستەمی بەعس و داژیکردنی کوردستان و زوڵم لە کورد ئەو ئیعلامیە بۆ دژی ئیسلام و خوا. بەڵێ وڵا ئەوە بووکە سەبارەت بە وجودی خوا ئیسلام چی بۆ کورد کردووە. مامەستا زۆر بە جوانی و بە شێوەیەکی ژیرانە وەڵامی تێگڕای پرسیارەکانی دایەوە و ئەو کۆمەڵە برادەرە کە هێندێکیان زۆریان خۆ بە دم ڕاستی مارکسیەکان دەزانی دمیان بوو بە تەڵی تەقی و هیچیان پێ نەما و هەموو قەناعەتیان کرد. بەس دوایی بەداخەوە ئەم بەتەنێ مامەوە و ئەوان هەرێکی بە پاساوێکی بێ قەناعەتگرمایتەوە. بەڵێ ئەو مەوزوعی خوێنکاری دوایەوە بووی بە خوێنکار لە ساڵی 1970 بوومە خوێنکار. مامۆستا و دەمی زوو یەکترمان دەدیتا ئەوە بوو کە نەیتوانین لێرە بحەوێتەوە. سەردانی کوردستانی ئەو دیوی کرد لە گوندێکی نزیک بانەی لە بەردەڕەشی دەستی کرد بە خوێندنی حوزرە مامۆستا. بین بینێش داهاتەوە سەردانی دەکردین و هەندێک نووسراوی سەرەتاییشی دەنووسی کە بۆمە ئەوە ڕۆژە زۆر زۆر مهم بوو نووسراوێک و بەیان نامەیەک هەبێ بە ناوی ئیسلام و دیفاع لە ئیسلام و بە ناوی ئیسلام و دیفاع لە مەزلومیەتی میلەتی کورد بکرێ. بەڵێ بەڵام تۆ کاتی خوێنکاری خۆت ساڵی هەشتاوێ خوێنکار بووم لە سناعی حەفدەی تەمووز لە سلێمانی لە بەشی ناوخۆ لە کۆمەڵە گەنجێکی زۆری هەموو منتیقەکانی کوردستان پێکهاتە بوو. هەر یەکەی نەوعێک بوو خەڵک بە تەواوی زۆربەی سەر لێ شێوا و دیار بوو لەو ڕۆژەدا. ئەوە بوو چەند جارێک چەند کۆبوونەوەیەک مامۆستای ساز کرد. مامۆستا داهات زۆر چاونەترسانە لەوێ بەشداری دەکرد و پرسیاری ئەو گەنجانەی وەڵام دەدایەوە و تەسیرێکی باشی هەبوو تا ڕادەیەکی لەوێ هەندێک خەڵک هەبوو خوا هیدایەتیدا و بەردەوامیش بوو لەگەڵ. بەڵام کاکە عەبدولکەریم ئەو کاتانە مامۆستا عەلی باپیر پێشی هەشتاش ئەندازەیەک ئەو کاتانە کە سەرەتای دروستبوونی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستانە دێتە سلێمانی و دێتە ماڵی مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسی و بەشێ لە قیادەکانی سەرەتای بزوتنەوەی پەیوەندی هەر لە کاک حەسەنی حەمەغالی، کاکەما دۆڵپەموویی، کاک کامیلی حاجی شێخ عەبدوڕەحمان، کاک حاجی ئەحمەدی عەبدوڵڵا دەلاک ناساو بە حاجی مەهدی ئەمانە ئەبینێت. یعنی تۆ هیچ ئاگات لەو بینینانەی مامۆستا عەلی باپیر نەبووە؟ مامۆستا کە دەهات بەشی ناخۆ سەردانی دەکردین یەک دوو جاران مامۆستا حاجی نەورەسی لەگەڵ بوو لەوێ کۆبوونەوەی تایبەتی خۆیان دەکرد و شتەکانیان زۆر لەمە شاراوە نەبوون بە تایبەتی گەر ئەم لێ بام و ئەو برایانی دیمان لە قسمی داخلی لەو کاتێدا وجودیان نەبایە کۆمەڵە پرسیارێکیان دەکرد باسی ڕابطەی ئیسلامی ئەو دەمیان دەکرد کە مامۆستا یەک دوو جاران بە منی گوت کە داوایان لێ کردووم کە لەو ڕێکخراوەیدا بەشداری کەم بەس وعدم پێ نەداون بەس هەماهەنگین لەگەڵیان لە هەر پێویستێکی هەیەیان بێ لە هەر ئاستی ڕۆشنبیری و تێگەیاندنی خەڵکی ئەمە لەگەڵیان یەکشتین. بەڵام ئەوەی کە لای ئێمەیە بە معلومان مامۆستا عەلی باپیر کاتێک کەیات لە سلێمانیان بینێ داوای ئەوە کە ئەم ڕابطەی ئیسلامیە بزوتنەوەی پەیوەندی منهەجێکی داخلیان نییە ئەوان ئینشەڵا نیمانە و ئەو ڕائەسپێرن کە بینووسێتەوە دێتەوە بۆ ئەم مەنتیقە و ئەوزام سەرقاڵە بێ ماوەیەک و مەجای نابێ بینووسێ. تو ئاگات لەوانە هەیە ئەو ویستوتی حرەکەیەکی ئەندازێ منهەجی بێ منهەجیەتەکە هەتا مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسیش دانراوە یعنی لەگەڵ یاوەکو هاوکاریوانە بکرێ بەڵام دواتر نانووسیوەتەوە مەجای نەبووە. تۆ ئێوە کاتانە پەیوەندیتانە وە تۆ ئەوەی کە من نەزانم ئێوە ڕێکخراویشتان دروست کردووە لە ناو پەیمانگاکەی خۆتانە یا لە ناو بڵێن سەناعە ئایا هەر لەو چوارچێوە و لەو نزیکانە نەبووە لەو چوارچێوە نەسوڕاوەتەوە کە کاری ڕێکخراوەی سیاسی ئیسلامی بانخوازی بووە؟ باسی کاری ڕێکخراوەی سیاسی بانخوازی دەکرا بەڵام وا وردەکاریەکەی بە ئێمە نەدەگوترا بۆ سەردەمی بە سەردەمەشی زۆر سەخت بوو ئەنی ئیشکردن لەو سەردەمەیدا بە کوردی پیاوی خۆی دەویست هەموو پیاوەشیش ئەوە نەبوو کە بتوانێت خۆی بخاتە ناو ئەو کاری سیاسی و ژیان لە خۆی تێکدا و کە بخۆ دەزانی
سزنەکانی حیزب بەعسۆم بەڵام ئێوە هەر ئەشتان کرد وەک خۆتان بەڵێ ئێوە زیاتر باس و خواسەکانتان چی بوو لەو ڕێکخراوە شتانە ناو سلێمانی هەتان و زیاتر مامۆستا لە زۆر جیاوڵای نای ماڵەکانم لەبیر نەماوە بەس زۆر ئەمە زنجیرە تەفسیرێکی هەبوو مامۆستا هەر لێرە لە حوجرەی مزگەوت سێد قادریەوە بیگرە هەتا گەسەردانی جەیەکمان دەکرد وەکو مزگەوتی بۆسچێنی یان هەر ماڵێک کە لە ماڵەکانی پشدەرێ لەو ئۆردوگا زۆرم لێیانەوە ئەوانە کۆمەڵە برایشی لێرەوە هەموو جارە کۆ دەبووینەوە و هەر جارەی لە جزوی ئەمە سەرەتا سوورەتەشی بۆ تەفسیر دەکردین ئێمە ئەو تەفسیرانەمان ڕیزبەند کرد بوو دوایی لێمان بە کاسێت لێمان بڵاو دەکردەوە. بەڵێ سپاس کە عەبدولکەریم کاک تەها وابزانم بەڕێزشتان ماوەیەک دوای کاک عەبدولکەریم لە دەوروبەری ساڵانی 1970 تێکەڵ بەکاری سیاسی ئیسلامی و کاری ئیسلامی دەبن لە ناوچەی بتوێن و پشدەر ئەو سەرەتایی ئێوە چۆنتان هێناکە ئەو کاتانە لێرە مامۆسایانی ئاینی زانایانی ئاینی ڕۆڵێکی باشیانە گێڕا من لە بەرنامەکانی پێشووترا مامۆستا مەلا قادر هەڵۆنەی و مامۆستا حەسەنی کانیت و باسی منتیقەی پشدەر و بتوێن و ڕۆڵیان لە بزوتنەوەی پەیوەندی و لە ڕوبەڕووبوونەوەکانی ناو مزگەوتەکان لە مەحفەلە گشتەکان بەرامبەر بە مارکسیەکان ئەندازێ مناقەشە و جەدەلیانە کرد ئەی ئێوە وەکو گەنجێک چۆن تێکەڵی ناو ئەم کایە و گۆڕانکاریانە بوون. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. پێشەشی سەلام و ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو کەس و کار و بنەماڵەی شەهیدە سەربەرزەکانی ڕابوونی ئیسلامی لە کوردستان چکە بەڕاستی ئەو وەزعی ئێستا هەیە کە ئیسلامیەکان لە کوردستان سەریان بەرزە بەهۆی خوێن و ماندووبوون و عەرەق و ئەوەی ئەو ڕۆژانەیە کە ئەوان خەباتیان بۆ کرد بە کە ئێستا ئەمە دەیبینین. لە ڕاستیدا کاک ئارامجیان ئەمن پێش ئەوەی بێمە سەر کاری ئیسلامی وەکو کاک عەبدولکەریم باسی کرد وەزعی کوردستان زۆر خراپ بوو لە دەرێ شەڕی براکوژی هەبوو کورد یعنی لە وەزعێکی خراپدا بوو حیزبی بەعس بە شێوەیەکی زۆر دڕندانە پەلاماری میلەتی کوردی دەدا و یعنی وەزعێکی زۆر خراپ بوو. فکرەی مارکسیەتیش لە برێودا بوو یعنی خەڵک بە ناچاری زۆر ڕووی لە مارکسیەت دەکرد هەتا بۆ نمونە برادەرانی پارتی دیموکراتی کوردستان وەکو مێشیان لە دارەدا دیت بێتەوە ئەوانیش زۆر بە گەرمی کوتیان ئێمەش مێشکی کادیران و ڕۆشنبیرانی خۆمان بە فکرەی مارکسولینین ئاو دەدەین کە لە کاتێکدا پارتی زیاتر بەهۆی حکمی مەلا مستەفایەوە کە مەلا مستەفا مەلا بووە خەڵک بەهۆی مەلایەتەکەی بابیانەوە پارتیان خۆش دەویست کە بەڵام زیاتر پارتی لە سنووری مە زۆر کەم بوو زیاتر تەنزیمی یەکێتی کۆمەڵا زۆر لە برەودا بوو. لەو کاتەشدا لەو ڕانیە بڕوا دەکەی گەنجێکردنێری نوێژە بکە لەو ڕانیەی یەک گەنج نوێژی دەکرد ئەویش کوڕی حەمەعەلی باشکاتی پیان پێدەگوت کە خەڵکی ڕانیە هەموو شایدە کاک پێشەوە کوڕشی زۆر مؤدەب بوو بە تەختێنە ئەو نوێژی دەکرد ئەمە گاڵتەمان پێدەهات ئەنی لەبەرەوەی شارەزا نەبووین هیچ شتێکمان لە ئیسلام شارەزاییمان نەبوو ینی بام حاجی بدەی کوڕ نوێژە بکەیت دەمگو بوو چی بکەم ینی وەڵا ینی پرسیار و وەڵاممان بۆ دروست دەبوو ئێوەش کەوتوونە ژێر ئەو هەژموو ینی ئەمەش بەڕاستی خەڵک زیاتر یەکێتی بڵێ کۆمەڵای ڕەنزدەرانی خۆش دەویست و ڕووی لەوەی تەسیراتی ئەوانە لەژێر تەسیراتیەوە بەڵام دوای ئەوەی ئەمە بڵێن سەرمان بۆ ڕژێمیش نیوی نەدەکرد خۆمان ینی نەدەچوینە عەسکەریە بکەین و ئەوە بێ خۆمان بەدەستەوە نەدەدا بە ئەوەی لەبەرەوەی بەعس زۆر دڕندە بوو زۆر پیس بوو ینی سەردەمی جاهیلیشم ئەمن پێم شەشی زۆر بێعیزەتی بوو بچم لە فەوجە خەیفە یا عەسکەری یا چەک بۆ حکومەت هەڵگرین ئەو کاتی فەوجە خەیفەش تو کابرا دەچوو وەرەقەچی وەردەگرت سەلامەت بێ ئەمە هەتا وەرەقەشمان ئەوە نەدەبوو ئیدی لەو گردە دێمەی ئەمە مەجموعەک برادەری بوون ئەمن بووم کاک ئەنوەر بوو کاکەیفی بوو تقریبا کاک بەختیار بوو بەختیاری زەرەنگرد مەجموعەک خەڵکی ڕانیە کە هەمومان لەسەر ئەو گردە دێمەی بەڕۆژ لە ترسی حکومەت لەو گردە دێمەی تۆپانەمان دەکرد تا ئێوارەش وردە شۆڕ دەبووینەوە بە دزیدا هاتینەوە ماڵێ ئەوە ژیانی ئێمە بوو ینی خۆمان وەزعی خۆمان دەپاراست لە حکومەتش و قەناعەتشمان بەو فکرەی
لە دەرێ ئەو کوردایەتی کە دەکرا شەڕی قڕناقە و پشتاشان و ئیدی بۆڵحاصلی وەزعی خراپ زۆر خەڵک ینی بێ ئەمەل و بێ هیوا بوو لە وەزعەکەی. مامۆستا عەلی باپیریش عینەشت ئەو کاتی لە حکوومەت قاچاق بوو، خەزوور و مختاری ڕانیە بوو بڵین ئەو زۆر جار ینی بڵین یارمەتی خەڵکی لێدا خواڵ ناگرێت مەسەڵەن یەکێک ئەگەر ئەمری هەبا بژیرێ زوو خەبەرێ دەگوت پێی بڵێن با لە ماڵی نەمێنیا بڕوا خۆی بەلایەکیدا بدە ئەوانە. ئێواران کە لە تۆپانە دەبووینەوە داهاتینەوە ئێوارەی تووشی مامۆستا عەلی باپیری بووم ئەوم دەدی ینی مامۆستا عەلی باپیر کوڕێکی گەنج ئەو کاتی وانە بوو کوێستا بڵێ ئەمیری کۆمەڵی ئیسلامی مامۆستا عەلی باپیر کە عەلیان پێ دەگوت و کوڕێکی زیرەک و بە ئەداب و بە ئەخلاق هەر لە منداڵیەوە دیار بوو ماڵەکەیان لە خوار ماڵی ئێمە ئەو لای ئاشی سێد قادری ئەلێ بوو یارمەتی بابی دەدا بابی بلۆچی دەبڕی ئیدی خەریشی کتێب خوێندنەوە شتی واش بوو کرێکاری دەکرد توتنیان دەکرد وەڵحاصلی وەزعی فەقیرانەیان نەبوو. وەڵای دی مامۆستا عەلی خواپاداشی داتەوە وردە وردە قسەی لەگەڵ مەکردی کاک تاهاتۆ ئیمانت بەخوای هەیە بە زیندووبوونەوە وەڵاکتە مامۆستا ئیمانم بەخوای هەیە بەڵام قەناعەتم نوێژ و شتویان ناکەم و ئیدی لێ حاڵی نیم کە شتێکیش ئەمە لێ حاڵی نەبم نایکەم بۆچی بیکەم. وەڵا وردە وردەیدی سوپاسی دەکەم هەتا دەمرم مامۆستا عەلی لە چاکەیوی دەرناچم بەڕاستی ئەو بوو بە سەبەبی ئەوەی کە خوای گەورە هیدایەتی منێ بدا. ئەنی مامۆستا عەلی باپیر بوو بە جامیعەیەک بۆ من کە ئەمن گەورەترین ئیسفادە ساڵی چەند بوو کاکتا؟ ئەوە ساڵی 1982 بە 1983 دوای وردە وردە بڵین ئەو بۆ جا لەگەڵ مامۆستا عەلی لەگەڵ کە عەبدولکەریمی لەگەڵ ئەو برایانە هەڵدەستانی چمان دەکرد کۆمەڵک 15 گەنجمان خڕ دەکردەوە لە ماڵی ئێمە داوەتم دەکردن ئەمن وەزعم باش بوو وەزعی مادی ئەوانم بڵێن ئەوانەمان بانگ دەکرد و ئەوەی کە ئیتیجاهی مارکسی تێبوو دی دادەنیشتە سەعاتیەک دوو شەوێ مناقەشە بوو وردە وردە ئیدی ئەوان هیچیان پێ نەدەمانی بڵێ لە بەرامبەر ئیسلام وەختێک ئەوە جاجاری وا بۆ چکو شارەزایم نەبوو بە تایبەتی لە فکرەی مارکسیەت و ئەو ڕێکەوت و سروشت و داڕوین و ئەو مەسائلانە ئەمە تەقەی سەر بدەهات چکەوەی ئەمە تا چواری ابتیدایی کرد بوو بەس مامۆستا عەلی زۆر مەردانە هاتە مەیدانێ ئیدی هەتا پێش ئەوەی ئەمە بگەڕێنەوە بۆ ئیسلام دەمانگوت 5-6 ساڵی کە ئیسلام نامێنێ بۆ ئەو مزگەوتانە وەرگەوتە و پیرانە دەمرن مزگەوتەکان دەکەینە تێنسخانە. بەڵێ بەس کاک تەها ئەو کاتانە بزوتنەوەی پەیوەندیە کاری ڕێکخراوەی سیاسی ئیسلامی لە مەنتیقەکە بوونی هەبوو زانایان دەوریانە بینی خەڵکی تر دەوریە بینی لەم ناوە ئێوە هیچ ئاگاتان لەوانە بوو یا هەر ئێوە زیاتر خۆتان بەکاری ئەندازەیەک یعنی شتە ئەو باس و بابەتانەوە خەریکە کرد کە ڕەتدانەوەی بیری چەپ و مارکسیەت بوو. ئەمە بڵین کە خوای گەورە هیدایەتی داین کە گەڕاینەوە بۆ دین هەستمان بە مەسئولیت کرد لە بەرامبەر خوا لە بەرامبەر پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بەرامبەر قورئان لە بەرامبەر ئەو ڕێبازە پاکەی کە بۆ دەبێت فکرەی چی پوچ بەنانە ڕقا بچێ دیفاع لە فکرەکەی خۆی کە بەڵام ئێمە ئەو بەرنامە جوانەمانە بێ بۆ نێن دیفاعی لێ چیتان کردەوە تۆ ئێمەش هەستین بە حەقات ئەو کاتی ئەمن تەجیلاتم هەبوو بڵین مامۆستا عەلی باپیر وتاری دەدا کە دەچوین گوند بە گوند دەگەڕاین تەعزیە بە تەعزیە تۆ ئەندازێک ڕۆڵی ئیعلامیەکە دەبینی. بەڵێ ئەمە زیاتر ڕۆڵی ئیعلامیم دەبینی و بڵاوکردنەوەی شریتەکان بەسان بڵین باش مامۆستا عەلی وتە ببوورە مامۆستا عەلی باپیر شریتی 11 شریتی دەرکرد پەروەردە و جیهاد ئەو 11 شریتە ئەمن بڵین تەجیلم کرد کە عەبدولکەریم تەجیلی کرد بڵین دوای ئەو دەیهێنا بۆ من کە عەبدولکەریم ئەمیش بڵاوم دەکردەوە لە ڕای مەسەڵەن بڵین ئیمکانیەتم هەبوو تەجیلم دەکرد هەر 11 شت دەم کاکە ئەوە بڕۆ لێیدا ئەوە وتارە ئەوە لێیدە و بیخوێنەوە ئیستیفادەی لێ بکەیت دەمدا بە خەڵکی. بەڵێ بەڵام ئەو کاتانەی کە مامۆستا عەلی باپیر هاتوچووی سلێمانیە کرد و ئەندازەیە ئاگای لەو تەوژمە سیاسی ئیسلامی بوو کە لە سلێمانیە لە 1970ەوە دروست مامۆستا عەلی باپیریش پێمە بێ 1970 دێتە سلێمانی و دواتر دوای هەشتاکان دێ تو ئەوەندە بە نزیکی باسی ئەەکەی مامۆستا هیچ باسی ئەو ڕابردووی بۆ ئێوە نەئەکرد کە حرەکەیەکی وا هەبوو پێشتر ئەم ناسیونی و لە نزیکەوە تێکەڵی لەگەڵا کردبن هیچی بۆ باس ناکردن. مامۆستا عەلی بە حەقات دەیویست بەرچاوی زیاتر ڕوون بێتەوە ئەوە یەک دووەم شتیش دەیویست زیاتر خەڵک
دروست بێ چکو دەیزانی ئەتۆ هەر بەو مەجموعە خەڵقەی کە تو شۆڕشەکە شۆڕشەشی جەماوەری نەبێ و شۆڕشەکە شۆڕشەشی فکری نەبێ ینی خەڵک دەبێت پێویستی بە دروستکردن و پەروەردەکردن و پێگەیاندن و تێگەیاندن هەبوو مامۆستا عەلی زۆر ئیشی لەسەر ئەوەی دەکرد ئەوە یەک دووەم مامۆستا عەلی من ئاگام لێ بوو لەگەڵ کاک کامیلی حاجی عەلی بڵێن لەگەڵ مامۆستا عەبدوڕەحمان نەوڕەسی لەگەڵ مەلا قادری برایەتی لەگەڵ مەحموود فەقێ لەگەڵ مامۆستا مەلا عەبدوڕەحمانی ئازادیش ناویشی لێنا جارەبارە لە هەولێر مامۆستا شەهید مامۆستا مەلا محەممەدی کولەفلوسێ مەسە بڵێن ئەوانە دەهاتن لە ماڵی ئێمە مامۆستاقەیەکیان هەبوو لە ماڵی ئێمە دادەنیشت بەڵام نەیانەوت بە ئێوە چییە ینی بڵێن ئەمن هەر بۆ خۆم ینی بڵێن هەستم بەوەی دەکرد کە ئەوانە بەرنامەیان هەیە چکۆمە دڵمان پێیان خۆش بوو دەمانزانی بەرنامەک شتێک هەیە جوڵەیەکێ بەڵام ئەمە هەر ئەدەبیین و ئەخلاقیین نەمان دەویست ئەمن بە تایبەتی خۆم تەحەفوزم لە بەعزە شتێک دەکرد دەمگو خوا نەخواستە شتێک ڕووبدا سپینێک باگومان لەسەر من دروست نەبێت کە سپاس کاک عەبدولکەریم لە منتیقەی ڕانیمە لە بەرنامەکانی پێش شاباسمان کرد لە چواقوڕنا ئەو ڕووداوە کە ڕوویە وازام هەر لای خۆشتان بەوە بەناوبانگە نیمچە کۆنگرەیەک بوو ئەوەی مزگەوتی گەورەی چواقوڕنەوەنیە کاک تەها بەڵێ مزگەوتی گەورەی چواقوڕنەوەی بۆ ناومان لێنا کۆنگرەی چواقوڕنا کۆنگرەی چواقوڕنا دەم خۆش ئەوەی بۆ قەزەی شەیدبوونی مامۆستا عومەری تیمار کراوە بزانم ئێوەش بەشداریتان تیا کردووە و تۆ بەشداری کۆ کاک تەهاش بەشداری کرد دوایش لەوە پرسمەوە بەڵام با ناوبڕێ وەربگرم زانم شێوازی بەشداریکردنەکەتان چۆن بووە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێینەوە لاتە دووبارە سڵاو کاک عەبدولکەریم پرسیاری ئەو کۆنگرەی چوار قوڕنەوە کاک تەها ناوی لێنا ئێوەتان پێوتوە تو بەشداریت کردووە بزانامتیایە بەڵە ساڵی 1984 بوو کاتێک مامۆستا مەلا عومەر هەزار ڕەحمەتی لێبێ خوا بە شەهیدی قبوڵکە شەهید کرا لەلایەن ئەو چەکدارانەی بیرە چەپیانە ئەوە بوو کە مامۆستایانی بۆ دیفاع لە ئیسلام لە سەحوەی ئیسلامی بانگەوازی ئیسلامی لە ڕێکخراوە ئیسلامیەکان بە شێوەیەکی گشتی کە ئەوان زۆر دژایەتیان دەکرد بۆ دیفاع لەوە هەموو مامۆستایان لە هەموو مەنتیقەکانی هەولێر و سلێمانی و پشدەر و چەمچەماڵ و کۆی و ئەوانە کۆبوونەوە لەوێ کە تەکبیرێک لە حاڵ وەزعی موسڵمانان بکرێ 27 ماشەڵڵا 27 ڕەمەزانیش بوو 27 شەشیش بوو ئەو ڕۆژەی کە کۆنگرەکە تێدا بەسترە مامۆستایان بە کۆمەڵێک وتار دەستیان بە وتار کرد و مامۆستا مەلا عەلی بیارە هەزار ڕەحمەتی لێبێ مامۆستا مەلا عەلی هەڵەبجە مامۆستا مەلا عوسمان مامۆستا مەلا عوسمان مامۆستا بەس هێندێک مەلا حەمەدەمی چۆم حەیدەری مامۆستایکی کۆیە بوو بەڵام بەداخەوە هێندێک لەو مامۆستایانە کە دیار بوو لە ئیشی ڕێکخراوەیی ئەو بیرە چەپیانە ئیشیان دەکرد خەریک بوو کۆنگرەکە بەلا ڕێدا بەرن و کە ئەنەما ئەوانە و ئیشیان نەکردووە و جارێ سەبریشی لێ بگرن و خەریک وەزعەکەی ساردکەنەوە ئەوە بوو مامۆستا عەلی کە مامۆستا عەلی باپیر لۆرەی وتارەکەی هات زۆر بەڕوونی و بەڕاشکاوی پەنجەی لەسەر تاوانباردانا و کە گومانمان نییە چێ و ئیشەی کردووە و ئەو چەکدارانان کە ئەوڕۆ بە ناوی دیفاع لە کورد و لە کوردستان هێرش دەکەنە سەر ئیسلام و مسلمانان تۆ گەنج چۆن بەشداری ئێوە وتارەکان ئێمە لەوێ وتارەکەمان تەجیلێکی گچکەمان پێ بوو وتارەکەمان تەجیل دەکرد و دوای بڵاومان دەکرد بەشوی ڕێکخراوەی ئێمەتان یاخۆ هەر لە خۆتانەوە نانا ڕێکخراوێک بووین ئێمە هەتا تقریبا 19 نەفەر بووین لەو ڕێکخراوە دەکا خالید وەلی بوو مەلا عەلی بەردەکۆزی بوو کاک ئەحمەد سکتانی ڕەحمەتی بوو کاک تەها بوو کاک کەیفی بوو کاک ئەنوەر بوو مانگانە ئابوونەمان هەبوو بۆ کاتێ ئێوە ڕێکخراوەی و ئەندازەیەک چکە بەشێکی زۆری قیادەکانی پەیوەندی لەوێ حزوریانە بۆ ناڕاستەوە خۆ ئێوەش نزیک بوون لەوانەوە ئەمە لە ڕێی مامۆستا عەلی باپیرەوە لەوێ نزیک بووین ئەمە زۆر زاران لە مامۆستامان دەپرسی مامۆستا هەرێ سەردانی فڵان مامۆستا بۆ نمونە مامۆستا حەسەن پێنجوینی هەبوو لە ئەو ساڵەی 82 پێم سارە لێدا بوو وەزعیشی زۆر خراپ بوو وتمان سەردانی ئەو جۆرە مامۆستایانە بکەین مامۆستا کوتی هەر زۆر بەڕاشکاوی کوتی هەر کەسێک بۆتان باسی ئیسلام دەکا هەر زانایەکی ئیسلام
هەر کەسە شتێکی خێری پێەیە سەردانی بکەن وشی لێوەگرن. بەڵێ بەڵام بە عەلەنیەوە ناوی ڕێکخراوەکانتان نەبیست بوو هەر بەڵام لە چوارچێوەی ناومان بیست بوو بەس لەبەر ئەوی بە ڕسمی پێمان نەگوترابەوە باسمان نەدەکرد. ئایا پێنەوتنەکە وەک پێشووتریش پرسییم پێوتنەکە لەبەر مەترسی بوو لەبەر چی بوو بە ئێوە لەبەر کە و کاتێەوە لەبەر پاراستنی نهێنی ئەو ڕێکخراوەی بوو ئەو ڕۆژە. بەڵێ کاک تەواو بزانم تۆش بەشداری تیا کردووە لەوێ تۆ بەچی بەشداری تیا کردووە گەنجێ کێ پێیوتی چۆن بەشداریتان کرێەوە؟ بە حەقەت کاک عەبدولکەریم فەرمووی ئەمە بۆ ئەو کۆنگرەی چاقوڕنەی دەوری کاریگەرمان بینی لە خڕکردنەوەی مامۆستایان یعنی بڵێن لە ڕێی مامۆستا عەلیەوە ئێمە بەشداریمان کرد وتارەکانمان تەزیل کرد ئەو کاتی من کۆک پێم گوتی تەزیلاتم هەبوو شریتەکانم هێنایەوە بڵاوم دەکردەوە هەتا کە بەڕەم هێنا بۆ سەر ڕەسیفی لە تەزیلاتەکەم ئاخیر سەوتم دەدا وتارەکەم لێدا هەتا ئەو کاتی یەکێتی لیژەی تەسقی هەبوو هەڕەشەی کوشتنی لە من کرد و ئەمنیان گرت گرتیانم بردیانم بۆ بۆتێ لەسەر ئەوەی کە ئەمن ئەو شریتانە بڵاو دەکەمەوە دوای مامۆستا عەلی باپیر لەگەڵ مامۆستا دەڵگەی و کۆمەڵک مامۆستا کۆ بووە کوتیان کاکە ئەتوو بچوو لە کاکەم لە کابرایەکی کاسبم یعنی وەکو تەنزیم و ئیسلامی خۆ پێشان مەدا بڵێ کاکەم لە کابرایەکی ئیسلامی تەزیلاتم هەیە من سرودی شوانپەروەری بڵاو دەکەمەوە ناسر ڕەزازیم هەیە ئیدی محەممەد جەزام هەیە ئەنوە شتی بڵاو دەکەمەوە من کابرایەکی کاسب فەرقان نییە بۆ من وەڵای دی چوون بۆیە لەوێ زۆر بەخراپی تەعاملیان لەگەڵ من کرد بەڵام بە حکمی ئەوەی مامی کاکەفی ئەندامی سەرکردایەتی یەکێتی بوو ئەو جیهازی لەگەڵ کردوتی کاکە ئەمن تەقریرم ناردۆ بۆ سەرکردایەتی لە فڵان جێوە تا فڵان جێ دوو مەعاشی وەردەگرن کە من نامێ ئێستا ناوی جێەکەی بێنم دوو مەعاشی وەردەگرن بۆ لەوەی ناپێسنەوە بۆ لەوەی دەپێسنەوە ئەتوو شریتی دینی بڵاو دەکەیەوە وەڵی دیێمیش لەوێ پێم گوتن باشە کاکە ئێوە ئەمنتان گرتووە ئێوە ئەو تارانەتان لێداوە خۆ ئەو مامۆستا ئاینیانە عەباسی باڵواغینین ئەنگۆ نەوێرن خۆی لێدەن جا عەباسی باڵواغی وەکو کاک نەوشیروان ڕەحمەتی دەیگوت عەباس ڕیزاششی دڕ بوو عەباس زۆر دڕبوو کە یەکێتی نەیدەوێرا زۆر خۆی لێدا وەڵای دی ئەگەر وام گوت زۆر پێ تێکچوون بەڵێ کاک تەها ئەو کاتانە ئەو مناسبەیەک بوو ڕۆی تێپەڕی ئێوە لە دوای ئەوە یعنی هەر بەردەوام بوون لە ئیشوکاری ناوچەکە یاخود مەترسی حیزبی بەعس و زۆرداریوانەوەی لێکردن کە یعنی ئێوەش نەتوان دانیشت و بچنە شاخ وەکوەڵیا بڵێ ئەمە بە حەقەت نەک ئەو هەڕەشە یعنی لەخوا بە زیاد بێ زۆر گەرم و گۆڕ بووین وە زۆر دڵمان پێخۆش بوو یعنی بڵین لە ئاسمانە دەگەڕین کە ڕۆژێک لە ڕۆژان ئەمە ببین چەکمان بەشانەوە بێ هەتا پێش ئەوەی بچینە دەرێ ئەمە لەگەڵ کە عەبدولکەریمی سیلاحمان کڕی یعنی پێش ئەوەی بە 2 ساڵ پێش ئەوەی بێ ئەمە خۆمان حاضر کرد دروستبوونی بزوتنەوەی ئیسلامی بەڵێ بەر لە دروستبوونی بزوتنەوە ئیسلامی ئەمە خۆمان حاضر کرد بوو هەتا بڵین کە مامۆستا عەلی چۆما خۆ بزنا لەگەڵ کە عەبدولکەریمی ینی هەفتەی 2000 بە و چێوەڕەشەیدا بێرەدا دەچوین بۆ ماخۆ بزنان و دەهاتین گون بەنگون لەگەڵ مامۆستا عەلی دەگەڕاین ئیدی شوێن بە شوێن مامۆستا وتاری بۆ دەدان و وتارەکەمان تەجدید دەکرد و بڵاومان دەکردەوە ئەو منتیقەی باسکرا منتیقەی کەوپەڕێ ئایا بزوتنەوەی پەیوەندی لەوێ بارەگا و شوێنیان هەبوو کە پێشتر بیستمان باسکراوە ئێوە لێوە هاتوو چۆتانە بووە ئەمن بە حەقەت پێش ئەوەی بڵێن بزوتنەوەی ئیسلامی دروست بێ مامۆستا عەلی باپیر لە زینووی ماخۆ بزنان بوو ئیدی کوتی کاک تاهاتم بەڵێکتی ئامادەی تێدا هەیە گەرە من نامەشی بنووسم بۆ سنەی سەنەندەچ ئەو کاتی ڕابطەی ئیسلامی لێ بوو بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی دەتوانی بیبەی ئەم نیشتم وەڵای ماوەسە بەسەر چاو جا ئەوە حەز دەکەی بۆ کوێ دەڵێ دەچم بەڵام تەجروبەم نەبوو ئەنی بڵێن تەجروبەی پێشمەرگایەتی و تەجروبەی شاخ و داخ و ڕێگەبانەوەانە چکەم بە حکمی ئەوەی کە کوڕی کابرایەکی کاسب بووم هەر خەریکی معاملە و شت بووم کەمتر خۆم لە شاخ و داخ و ئەوانەدا بوو بەس ئامادەی مەوتی عەبدولواحیدی برام دێ لەگەڵت
وڵا لەو کاتەشدا نازانی ساڵی چەند بوو بە داقیق وە بزانم 86 بوو 86 بەڵێ تقریبا 86 کاتە بزوتنەوەی پەیوەندی کۆنگرەشی بەست بوو بەڵێ بەڵێ دروست بوو وڵایدی کوتی دەچیە ئاڵوەتان یادەچی ئەو کاتی ڕسومە من هەزار ڕەحمەتی لێبێ لە کونە مشکێ بوو بەستی با کەس نەزانێکەوە من ئەتوو دەنێرم هیچ ئەوە نیانی بڵێم بژگیرەی ئەتوو هیچ قسان ناکەی تم خەمت نەبێ وڵایدی نامەکەم شاردەوە بە شێوەیەکی کچکە ئیدی شاردبەوە جێبەجێ ینی بزانین تۆ ناوەڕۆکی نامەکەت زانی یا بە نهێنی هەڵت گرت و نەتپرسی چیت نەخێر هیچ نەخێر بەس ئەوەندە سەعالی باپیرت نەبیستەوە چی نووسی بوو نەخێر ئەوە نەخێر هەر ئەوەندە مامۆستا چکە بەڕاستی ئەمە زۆر تەحەفوزمان لەسەر ئیشکردنەکەی دەکرد لەسەر ئەو حەدیسەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە شتێک پەیوەندی بە تۆ نەبێت لێی نەپێچێەوە یعنی یەکێک لە بە ئێستاشەوە نازانی ئەو نامەچی بوو نەتپرسیەوە باسی نەکردوە نەخێر وەڵی لێم نەپرسی یعنی چکە بوو بڵین ئەمە دەمانزانی مامۆستا ئیش دەکا ئەوە یەک دووەم سقەی تەوامان بە ئیمان و ئەخلاق و علم و ئەوەی مامۆستای هەبوو پێویستیمان بەوەی نەبوو لێی بکۆڵیدەوە چ دەکات چ ناکە لە بەروی دەمانزانی کابرایەکی ئەمویست وەڵا ئەو نامە چکوە مامۆسا وە خۆشیەڵێ وابزانام هاوکاری بزوتنەوەی پەیوەندی کردوە بەڵام بەڕسمی نەبووتە ئەندام و ئیشیتیان نەکردووە یانی ئەمیش بزانام ناوەڕۆکی ئەو نامەیە چی ئایا ماوە تا ئێستا تۆ بۆ ئەم نامەیەت بە چ مهمەیەک برد بۆ قیادەی بزوتنەوەی پەیوەندی لە سنە ئەمیش ئەوە بزانام کاک عەبدولکەریم هیچ معلوماتی نییە لەسەر ئەو نامانە و پەیوەندیانەی ماوە سەعالی باپی لەگەڵ بزوتنەوەی پەیوەندی وەڵاهی ئەوەی مەسەلەی نامەوە دەبزانی مامۆستا پەیوەندی هەیە بخۆی چەند زارێک هاتوچێ ئەو دیوی دەکرد دەهات هەواڵی ئەوەی بۆ دێناینەوە شەر 86 ساڵی چەند بوو ئەوەی مامۆستا هاتوچێک مامۆستا لە 81ەوە هاتوچێ ئێرانی دەکرد هەم بۆ خوێندنێ هەم لە 84 بۆ پشتەوە کە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیش دروست بوو چۆ دەرێ و بەشی عسیرێکی پێیان دەبوو لەشکری قورئان ئەو منشورات و شتیان هەبوو ئێوە لەگەڵ کاک تەها ئەگەر کاک تەهاش ئەتوانێ هەرجواب باتەوە ئاسۆی ئیسلامە بوو بەیان نامە هەبوو شتە بوو نیانەیە نام منتیقەی بیبین و ئەو بڵاوی بکەنەوە چکە ئێوە ئەندازەیەک تۆزێ بە حکمی ئەو تەسجیلکردنی ئەو وینەکەی چواقڕنە و ئەوەی کاک تەها لە تەسجیلاتم هەبووت تۆزێک ڕۆڵی ئیعلامی و بڵاوکردنەوەی منشوراتتان بینیوە ئایا ئەو بڵاوکراوانەتان ئێوە ئەبینی لەو کاتانە لە منتیقە نەمان بینیەوە بڵاوتان ناکردەوە نەمان نەگەیشتە دەستمان ئەوە هێندێک مجەلات و شتی ئیسلامی دەهاتی ڕێکخراوە ئیسلامیە جیهانیەکان بەڵام هی ناوخۆ ئاسوی ئیسلام ئەوانە بەفکرم ئەوانە هاتبن ئەی پەیوەندی تۆ ئەو کاتانە کە ئەڵێ ئاگام لێ بوو لەگەڵ بزوتنەوەی پەیوەندیانە و پەیوەندیەکە چۆن بوو چیت بیرماوە ئەو کاتە ئەوان زۆر دڵیان مامۆستا عەلی باپیری خۆش بوو کە زۆریشان داکۆچی دەکرد بێتە ئەندامێک لەگەڵیان بە ڕسمی ئیش بکە ئەمەسا بە شێوەی ڕسمی ئەوە بوو کە بەڵێنی پێ نەدان بەڵام برایەتی و هەماهەنگی هەبوو لە ئیش و کارەکانیان پرس و ڕاوێژیان پێک دەکرد و ڕێکخراوەکانی ئێرە کە زیاتر مامۆستا دروستی کردبوون و دەوری تێدادی زۆر لە خزمەتی ئەو برایانەدا بوون هەر ئیش و کاریشان هەبا لە مەسەلەی هات و چۆ و واتە و کارانەی دەیکرد و ئێوەی لەگەڵ بوون ئەچوە ناو مەشروعی ئەوانەوە بەڵێ خزمەتی بە پرۆژەکانی ئەو حیزبە کرد بەڵێ بەڵێ بەڵام وەکو سروشتی منتیقەکە کاکتەها وەکو سروشتی منتیقەکە زۆر وەکو واجیهەی ڕابیتە دەرنەئەکەوتن وانە نا مامۆستا عەلی یەک هەر ئێستاش ئەو هەر بۆ عیلمت مامۆستا عەلی زۆر حەزی لە خزمەتکردنی ئیسلامە یعنی بە شێوەیەکی فراوان مەسەلەن بڵێ قەت ڕۆژێک لە ڕۆژان مامۆستا عەلی ینی بڵێن بە ئێمەی نەدەگوت کاکەوە فڵان کەس سۆفیە یا سەلەفی ئێستا بەسەم بڵێ بۆ نمونە مامۆستا مەلا عومەری چنگیانی لە سلێمانی بوو سەلەفی بوو توند بوو ژێر لێە مامۆستا عەلی زۆر دەیگوت بچن ئیستیفادەی لێ بکەن سەرداری بکەن ینی کە لە کاتێکدا بڵێ لەگەڵ مامۆستا ئەحمەد خانەقای مامۆستا مەلا ئەحمەدی خانەقای زۆر ئەوە بوون ئەو دەوری هێواشکردنەوەی دەبینی لە نێوانیاندا مامۆستا عەلی زۆر بەتەنکاری ئیسلامیەوە بوو کە وا پێویستەکە کە هەموو لە دەوریە خڕبنەوە بەڵێ بەڵام کاک عەبدولکەریم زۆر جار لەسەر مامۆستا عەلی باپیر بەشێکیان ئەو قسانەش هەیە یعنی ئەندازەیەک ئەوە لە ئارا نەبووە با هەر یعنی وەکو گومانێ بیاڵینەوە مامۆستا حەزی کرد بێ کەسی یەکەم بوو بێ دایان نەنابێ ئەو شتانەی نەبوو مامۆستا لەو کاتانە یعنی بۆی بیکەن بە کەسی یەکەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی
یعنی ئەو داواکاری و نای ئەو لێتان نەبیستووە کە ئەو خواستەی هەبوو بێت نا مامۆستا قەت ئێستاش هەر کەسێک هەبێ بە باشتر بتوانێت ئیشەکەی بەڕێوەبەرێ یان هەر بتوانێت ئیشەکەی بە چاچی بەڕێوەبەرێ ئەمە شادی بۆ دەدەم بۆ دنیا و قیامەت کە زۆر حەزی لێە بۆ خۆی لەو پۆستەیدان آخر من لێرە وەک ڕۆژنامەنووسێ بۆیە و پرسیارە کەم لەوانەیە لە بەشێک لە قیادەکانی ئەو کاتەش کە ئێستش ماون هەندێکیان ئەوەی کە لەگەڵ مامۆسا ئیشەکەن لە حیزبەکەیان و ئەوی لە دەرەوەشن و ئەوەی کە قسەشیانە بیسترێتەوە ئەندازەیە کاکتەها یعنی بە جۆرێ لە جۆرەکان ئەو بەعدە زاڵەکەن بەسەرەوە کە مامۆستا بۆن من لەبەرەوە قبوڵی نەکرد بێە نەهات بێتە پێشەوە کە لە سەرەتاکان و یەکەمینەکان نەبوو بێ کاک ناشتی کاگ ئارام با بە سەراحەت پێت وڵام مامۆستا عەلی تەحەفوزی دەکرد لە چۆنیەتی دروستبوونی ئەو بزوتنەوەی پەیوەندیە زۆر باشە کەواتە فعلەن ڕاستە ئێمە لێرە ناچینە ناو هەندێ وردەکانی بڵین ئەو شتێک نەزانێت چۆن دروستبووە چۆن چێتە بێگومان ئێمە لە بەرنامەکەی پێشووە مامۆستا حەسەنی کانی تو باسی ئەوەی کردووە کە چۆن دروست بوون و لەگەڵ بەرپرسانی ئێرانیا سەیان کردووان هاوکاریان کردو ئەمانیش کۆمەڵێ مەرجی ئێرانیان قبول نەبووە کە بە سەریان نابسەپێن ئەوانە هەیە بەڵام بە هەر حاڵ ئێمە ئید ناچینە ناوردەکاری ئەو مناقەشانەوە گرنگ ئەوەیە توانراوە لە منتیقەی پشت دەربتوێن لەو حرەکەیی کە ناوی بسووتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان بۆ لە ساڵانی هەشتاکانە لێرەش پشک هەبووە و بەشداری هەبووە ئێوە وەکو گەنج خەڵکانی ترۆک و زانانی ئاینی بەڵام بە شێوەیەکی عەلەنی و ڕاستەوخۆ ئەمە نەوتراوە تەنزیمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان وانە کاک عەبدولکەریم تۆ هیچ ئیزافەیەک تێ بۆ قسانەی من وڵا ئەوە ڕاستە کە بە شێوەیەکی ڕسمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی لێرە کاری نەکردووە خەڵکی هەبووە تەقریبا هەمووی خەڵکەکە بەعام نەبووە نەخێر نە لێرەکانە وەک بە شێوەیە ڕسمی یەک ڕێکخراوی گەورە بۆ ڕێکخراوی ئیخوانی موسلیمین کە خۆیان ئیشوشتی خۆیان پەک خستبوو تا ڕادەیەکی لە تقریبا ساڵی هەفتا بۆ هەشتا لەو ماوە زیاتر تووشی جمود بووبوونی بەڵێ وڵا ئەوە دەمیش بە تەحەفوزێکی زۆرەوە کە خەڵکێکی کەیان دەدی کە دەزوڵێ و دەنووسێ و تاردا و دەخوێنێتەوە و دەگەڕێنە ناو خەڵکیدا ئەوانیش بۆی خەڵکییان پێش نەکەوێت بە حساب چکە بە حەقەت مشکلی زۆر گەوریان هەبوو ئەوان خۆیان بە شوخای ئیسلام دەزانیدایان گوت شوخاتی ئیسلامە عایدی خۆمانە حیزبی دایکی ئافرین سپاس کاک عەبدولکەریم من هیچم نەماوە گەشتێک کدما بێ لەسەر بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان ساڵی هەفتاهەش بۆ هەشتاوە ڕۆڵی ئێوەش کە کارتان کردووە دەقەیە کاتێم ئەگەر بە کورتی بە بینەران بڵیت وڵا ئیش و کارەکانەوەشی پێک باسمان کرد لە ڕابردوودا زیاتر ئێمە هەوڵمان دەدا حوزەتێکمان دروست دەکرد بۆ دروستکردنی ئاهەنگێک و کۆبوونەوەی خەڵکێکی زۆر مناسبەمان دروست دەکرد بۆ زیاتر ڕۆشنبیرکردنی خەڵکی و ئاگادارکردنەوەی خەڵکی لەو ڕێکخراوە ئیسلامی زۆر سپاس کاک تا هەشتێکتما بۆ ئیزافەیە وەکو دو قسە بۆ بەرنامەکە وڵا بە حەقەت من دەستخۆشی لە هەموو مامۆستایانی بەڕێزی بیتوێن و پشدەر بەڕاستی مامۆستایان دەوری کاریگەریان هەبوو بە تایبەتی لە دروستکردنی سەحوەی ئیسلامی زۆر بە دڵسۆزی و خەڵکی عەشایر و خەڵکی دڵسۆز خاڵ ئەحمەد ڕەش کاخدرەقەرە ینی کە بەڕاستی زۆر خەڵک هەیە کە بڵێن ئێستا بزرا ئەنی خەڵک نایان بینێ و نایان بیستێ ئەمن لێرەوە سوپاسیان دەکەم لێرەوە داوا دەکەم خوای گەورە بە جوانترینی شێوە پاداشتیان بداتەوە کە بەڕاستی ئەو وەزعی کە ئێستا هەیە لە ئەنجامی ماندووبوون و دڵسۆزی و ئیخلاسەتی وام بووە بە تایبەتی شەید محەممەد کرێکار شەید مامۆستا مەلا مەغدید ئیدی زۆر ئەو مامۆستا بەڕێزانەی کە هەبوون کاک بەکر غەریب ئەوە لە هەولێرێ ئەو وەختێکی لێرە بوو مامۆستا بوو ئەوانە دەوری باشیان دی ئەنی ئێستا کە بڵێن ئەو وەزعی کە ئێستا هەیە بەڕاستی جێی دڵخۆشیە کە جێی سەربەرزین ئەوانە و دەستخۆشیان لە دەکەین و ئیشاءڵڵا دووبارە خوای گەورە پاداشتی ئێوە وانش بداتەوە. بەڵێ زۆر سواس بۆ کاک تەها حاجی زاهیر گەنج و چالاگوانی سیاسی نزیک لە پەیوەندی ئیسلامی کوردستان لە ساڵانی 1970 بۆ
1970 سپاس بۆ کاک عەبدولکەریم قادر گەنج و هەڵسوڕاوی سیاسی و نزیک لە پەیوەندی ئیسلامی کوردستان لە ماوەی نزیک بە 10 ساڵ کاری پێش ئێلانکردنی بزوتنەوەی ئیسلامیدا سوپاس و ئاودەونتان لە بەرنامەی سۆراخی مێژوو. خێر بێن یاخوازێتان بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی بەشی هەژدەیەمی بەرنامەی سۆراغی مێژوو تا بەرنمەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەست پێرم کاتێکی خۆش بۆ هەمووتان.